دەنگۆی کۆبوونەوەیەکی لووتکەیی لە بەغدا مەترسی لەسەر قەوارەی کورد دروست دەکات. ئەردۆغان بۆچی دەوێت چێتە بەغدا بۆ شکستبهێنانی ئیدارەی خۆسەر لە ڕۆژئاوا؟ میدیای وەتەنی قەتەری بڵاوی کردوێتەوە بڕیاری ئەردۆغان و ئەسەد بە نێوەندگیری عێراق لە بەغدا کۆ ببنەوە. ئامانج لە کۆبوونەوەکە بڕیاردانە لەسەر کێشەکانی سنوور و پەناخوازانی سووریا لە تورکیا. کورد و بەڕێوەبەرەتی خۆسەریش بەشێک دەبێت لە گفتوگۆکان. ئەردۆغان ئامانجی وایە ئەسەد بە گوشەرخستنە سەر ئیدارەی خۆسەری کورد لە ڕۆژئاوا قایل بکات. ئەو هەوڵاکەتە ئێستا بە فەرمی بڵاو نەکراوەتەوە دوای ئەوە دێت لە ساڵی 2012ەوە پەیوەندی دیبلۆماسیەکانی نێوان ئەو دوو وڵاتە پچڕاوە. لە دوای ئۆپراسیۆنەکانی سوپای تورکیاش لە ڕۆژئاوای کوردستان چەند جارێک بەشار ئەسەد دیداری لەگەڵ ئەردۆغان ڕەت کردوێتەوە. مەرجیشی بۆ هەر دیدارێک ئەوەیە هێزەکانی تورکیا خاکی سووریا جێبهێڵن. داواکاری تورکیا بۆ کۆبوونەوەکە لەگەڵ سووریا کە گوایە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئەو دوو وڵات هەیە لە سەروبەندی هەڵبجەرنی پارێزگاکانی بەڕێوەبەرەتی خۆسەری ڕۆژئاوای کوردستانە کە ئێستا لەلایەن کوردەوە بەڕێوە دەبرێت. تورکیا هەڵبجەرنی دیموکراسی و بەهێزبوونی پێگەی کورد و ڕۆژئاوای کوردستان بە ڕەشە و مەترسی بۆ سەرخۆی دەزانێت. لە پەیامێکدا بۆ ئەسەد ئەردۆغان وتوویەتی ڕێگا بە پاکەکە مەدە دەوڵەت لەسەر خاکەکەت دابمەزرێنن. ئەم هەوڵەی تورکیا بۆ ڕازیکردنی سووریا بە کۆتایی هێنان بە ئیدارەی خۆسەری کورد لە ڕۆژئاوا یەکەم جار نییە. بەڵام تا ئێستا دیمەشق بەدەم داواکاریەکەی ئەردۆغان نەهاتووە. بۆیە ڕوون نییە هەوڵی ئەم جارەش بە نێوەندگیری بەغدا وەک ڕۆژنامە قەتەریەکەی باسی کردووە سەردەگرێت یاخۆ هاوشێوەی هەوڵەکانی دیکە شکست دەخوات. چاودێرانیش دەڵێن ئەگەر دەنگۆی ئەنجامدانی کۆبوونەوەکە ڕاست بێت نیشانەی لاوازی و کەم تەرخەمی حیزبە کوردستانیەکانی هەرێمە لە بەغدا بەوەی چۆن دەهێڵن پیلانگێڕی لەم شێوەیە دژی کوردانی پارچەیەکی تر لە بەغدا ئەنجام بدرێت.